لە گۆشەیەکەوە نیگەرانی لای فەرمانبەران دروست بە کە دەستنە قۆناغی خانەشین بوون وەک بری تۆزێک بە زۆرم لێە دیارە لەم ڕۆژانەدا کە باسی خانەنشینبوونی فەرمانبەرانە لە گۆشەیەکەوە نیگەرانی لای فەرمانبەران دروست بە کە دەستنە قۆناغی خانەشین بوون وەک بری تۆزێک بە زۆرم لێە من وەکو هەستی بەرپرسیارەتی کە بۆ خۆم خوێنەرێکی باشم دەمێکە کتێب کۆ دەکەمەوە و دەکڕم و پەیای دەکەم بە پێویستم زانی کە لەو کاتەدا وەکو هاندانێک بۆ خانەنشینان کە ئەوەنی کە خانەنشین دەبن کە فەرمانبەران کە خانەنشین دەبن ئیتر کۆتاییە نا ئێمە وەکو کۆمەلگا ڕێزیان لێ دەگرین حکومەت پێویستە بژێوی ژیان و سەرچاوەی داهات و بیمەی تەندروستی و کۆمەڵایەتیان بۆ دابین بکە کەس و کاریان هاوکار و دەستگیریان بێچکۆن قۆناغێکە ئەوان ساڵانی خزمەتی ئێمەیان کردووە خزمەتی کۆمەلگایان کردووە خزمەتی خەڵکیان کردووە پێویستە لێستا بەدوا ئێمە خزمەتیان بکەین بۆیە من بە پێویستم زانی کە بەشێک لە کتێبخانەکەم بەخشم بە کتێبخانەی سەنتەری خانەنشینانی کۆیە بیر لەو کردوکەم کتێبانە بەخشی بۆسی سنتەری خانیشان هەڵبژارد لە کوێ سێ پرۆژەی کتێب هەیە لە کۆیە یەک لە بەندیخانەی کۆیە کە پرۆژەی برای بەڕێزمان کاکدانە ئەمە کاک دێدەوان لە دەرەوە هاوکاری بۆ کۆ دەکاتەوە وەکو کتێب و ئەوانە وە کتێبی گەڕۆک هەیە لە باخچەکانی کۆیە هەڵبەتە پێم وایە ئەوان نەجاحەتی هێناوە سەرکەوتوتر بۆ لە ئەوانیکە بۆیە پێم وابوو زیاتر سوود دەگەیەنێ با خوێنەران و خانەنشینیانیش بەردەوام لێرن ئێستا ئەگەر تەماشا بکەی هەم لە پارکەکەی هەم لە ژوورەکانیکە خانەنشینیان لێرن بۆیە پێم وابوو لێرە زیاتر سوودمەند دەبن. ئەم کتێبانەی کە بەخشی تو هەمووی خۆتە و ژمارەی ئەو کتێبانە چەندە؟ ئەم کتێبانەی کە بەخشیمە هەمووی 130 کتێب بوو سەرچاوی مێژووی بوو ڕۆمان بوو ئەدەب بوو سیاسی بوو ئاینی بوو و وەکو گوتم لە ساڵانی 95 کە بۆ خۆم خوێنەرم لە منداڵیەوە کڕیومە بەس دەکرێت بڵێم 180 کڕیومە و بەردەوام ئیشم کردو و موچەم هەبووە بەردەوام بەشێکی پارەکەم لە کتێب سەرف کردووە بەڵام ئەوڕۆ بە پێویستم زانیوە بەشێک لەو کتێبانە کە بۆ خۆم خوێندۆتمەوە ئیتر کاتی ئەوەیە چکە زیندانی نەکرێت چون کتێبوو ناحن ناو کتێبخانە زیندانی بکرێت و دابدرێت دەبێت ببەخشرێ بۆی خەرجکە سوودی لێوەرگرێ و بۆ خۆم کتێبی کە پەیدا دەکەم و دەخوێنەوە.